دەچمە ناحیەی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵ لەگەڵ ئەوەی تەمەنی ناحیەکە سەدەیەکی تەواوی تێپەڕاندووە، بەڵام تا ئەم ساتە وەختە سیمای شار بەم ناحیەوە دیار نییە و هاوشێوەی بەشێکی زۆری ناوچەکانی هەرێم جیرۆدەی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکانە. ئەمە لە کاتێکدایە بە وتەی بەشێکی زۆری بەرپرسانی باڵای هەرێم سەنگاو لە سەردەمی شاخدا لانکەی شۆڕش و کوردایەتی بووە. والله لەڕووی هەموو شتێک وێرانی ئەوە گەرمیان بە عام وێرانی قەلاخ کولی دێ ماڵێک لە شیوەکایە جادەی قیلی بۆ ڕۆیە ئێمەش بە هەموو نەحیوبانەکەیشمان قیلمان نییە هەر قیلەکەی سەدام حوسێنە بانی ئاڕۆین. وڵی ئەگەر باسەوە بکەین لەوەی بڵێن بە قەنیوەی کوردستان شەیدی هەیە، پیاوی قارەمان پیاوی ئازا هەرچی بڵێ لەم گەرمیانە و لەم دەڤەراڵ کەوتووە پێویستە لە 150 لە 150 کردووە لە 150 ئاورێکی لێ بزن و حولێکی تا بزن و بە ئاوجادە نەبێ و بان نەبێ و خەڵک بێزارە بێ و مەجبور بڕوا. ئێمە لە قەزەی ڕێگاوبانە هەتا بڵێ ڕێگاوبانمان خراپە، لە قەزەی خەسەخانەکانمان نوقسانیەکی هەیە بە زۆری خەسەخانە، یعنی نوقسانەکانی نوقسانی بەسیدن، بەڵام کەس نییە بە دەمیەوە بچێت یان ئەچنە دەمیەوەمانەی ئێرە کە کەس جوابیان ناداتەوە. لە قەزەی مەکتەبەکانمان نوقسانێکی زۆریان هەیە، کەس بە دەمیانەوە نایەت، یعنی نەناحێتە نەمەدی ناحێتە. ئەم لە ڕووی مەکتەبەوە مەکتەبەکانمان یعنی کارگوزار خزمەتگوزاری کە خزمەتی مزگەوتە هینەکان بکەن، مەکتەبەکان کە نییە، مزگەوتەکانمان نە مەلامان هەیە نە خزمەتگوزاری هەیە، یعنی بە هیچ شێوەیەک شتێک نییە کەسێک نییە کە خزمەتی مزگەوتەکانمان بکات. سەبارەت بە کێشە و داواکاری هاوڵاتیانی ناحیەی سەنگاو پەیام ویستی ڕابۆچوونی بەڕێوەبەری ناحیەی سەنگاو وەربگرێت، بەڵام ناوبراو ئامادە نەبوو هیچ ڕوونکردنە و لێدوانێک بدات. گەنجانی سەنگاویش هاوشێوەی چینەکانی تری کۆمەڵگە نیگەران و تووڕەن لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و دەڵێن هیچ شوێنێکی تایبەت بە حەوانەوەی گەنجان لە ناحیەکەدا بوونی نییە. وەڵا ئێمە وەکو گەنجێکی سەنگاو بڵین تاقێکمان بەداوامە بەڕێ دەکەین و تاقێکی تریشمان بەخوا هەر لە سەنگاو هیچ نێبیکەین، نا یاریەک ساحێکمانەیە بۆ یاری بکەین و نە شوێنێکی حەسانەوەکو باخێ بڵێن بۆ ئەوەی دوای دەوام بچین بۆی و بەسەری بەرین ئەوانە. بەڕاستی لایەنی پەیوەندیداری ئەم سنوورە خەمساردن ئێمە خۆمان کۆمەڵێک مامۆستا و خەڵکی سەنگاو کۆبووینێتەوە کە کارگوزارێکمان دیاری کردو بڕێ پارەمان بۆ تەرخان کردو بۆی هیچ نەبێ مەکتەبەکە ببین بەڕێوە. وەڵا 100% فەرامۆش کراوە لەبەری هەتاکو بۆ نمونە هەتاکو خەزاکان وەساوێ بەڕاستی ئاور لە ناحیەکان نادەنەوە. ئێستا بۆنە بە تایبەتی سەنگاو بەڕاستی لایەنی بۆ نمونە کە مامۆستا دیارەکە بۆ نمونە ڕێژەیەک مامۆستا دیارە کرێ بۆ نمونە بەڕاستی سەنگاو لەو ڕۆ پشتگوێ خراو. دیارترین کێشەکانی سەنگاو بریتین لە خراپی ڕێگەوبانەکانی دەرەوەی ناحیەکە و قیرتاو نەکردنی بەشێک لە گەڕەکەکانی، دابەش نەکردنی 5 باڵەخانەی سێن و هۆمی نیشتەجێبوون کە ماوەی زیاتر لە 6 ساڵە کارەکانی تەواو کراوە، نەبوونی باخچەی ساوایان و خوێندنگای شەوان، نەبوونی هۆڵی تایبەت بە چالەکیەکان و یاریگا و سەنتەری تایبەت بە گەنجان و لاوان و نەبوونی هەلی کار بۆ گەنجانی سنوورەکە، خراپی کەرتی تەندروستی و بچووکی بینای نەخۆشخانەی ناحیەکە، ئەمانە و چەندین کێشە و گرفتی دیکە. ئەمە لە کاتێکدایە 93 گوند لە ڕووی ئیداریەوە سەر بەم ناحیەیەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی سەنگاو.